وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئینسان بە ممارسەکردن و تەمرینکردن فێرە خەلەکان و بۆشاییەکان و کەم و کورتیەکانە بابەت گەلێک ئەوێت کە لە حەوزەیە کۆمەڵایەتیە دەبێت هەرزگایەک دەست بخوات و تەکمیل بکرێت. ئەم سەروبەندەی کە ئێمە خەریکە دەرگیری بووین لەگەڵ دەوڵەتە ئێرانی و ئەنوان وەنسار دەوڵەتە ئێرانی بۆ جێبەجێکردنە پرۆژەی جێنشینی بوو بەهۆی ئەوەی کە تا حدودێک لە هۆنینەوەیە یان باسکردنە ئینکشافاتە دەروونە جەهانە کوردی بمێنین و سەبەبێکی تریشی تۆزێک ناساقیە خۆم بوو کە ئیمکانە بەشداربوونی لە دیڤیتە فەیسبووکیە بە سوورەتە سەوتی و تەسویری لە من ئەگرت. شاید دلیل مخالەفەتکردن یا ئەوانەی کە خۆ بە نخبەیە کوردە قەومی ئیتنیکی ئەزانن یا تێنەگەیشتن یا خۆ لە تێنەگەیشتندان دلیلی ئەوەسە کە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و جەهانە کوردی بوونە ئەوانە بێکەڵکەکە لەبەر ئەوەی هەموو زانستەکەی ئەوان هەموو داناییەکەی ئەوان ئەگەڕێتەوە سەر پڕتۆکە گەلێکە خوێندوویانە یان چتگەلێک باوە سەردەمە. بزانن هەر لەم ئێرانە دوو چێهرەیە و دوو دەموچاوە دیاریکریاک بوون کە یەکێکیان زۆر ئینسانە مهمێک بوو بەناوە ئارامشە دووستار. ئارامشە دووستار فیلسوفێکی بەهایی ئێرانی بوو کە لە ئاڵمان ئەژیا و بەداخەوە پارەکە فەوتی کرد. ئەو کتێبێکی نووسا بەناوە امتناع التفکر در فەرهەنگ دینی. لەوێ لەسەر دوو کۆڵەکە ئەوێسێت. یەک ئێژێ کە 2500 ساڵە لە ئەو شتەی کە پێئێژن ئێرانیەت بیر نەهات کەسە دەرەوە و ئێرانی نەیتوانی گە پرسیارێک بخولقێنێت کە جوابەکەی دیار نەبێت و بە شوێنە گەڕانە بە جوابەکەیە مێتۆدێکی دروست کردبێ تەفەلسوفی کردبێ یا کارێکی کردبێ. ئەمە بوو بە دەستاویزە کەسێک بەناوە جەوادە تەباتەبایی کە ئەویش 2-3 مانگ پێش فەوتی کرد و ئەو دانیش لەسرە کۆڵەکەی ئەو دوو بەشی هۆنیەوە تەحتە ناوە ئێرانشاری یا نەزەریەیە ئێرانشاری. دوو بەشی بوو. بەشی یەکەمی لەسەر مەسئلەی ئینحیتات یا زەواڵە ئەقڵ ئێرانی وێسیا، ئەلبەتە هەم بە تەقلیدە لە ئارامشە دووستار و ئەو مەسئلە کە ئارامشە دووستار ئەیکێشێتە پێشەوە و هەم بە کەڵکوەرگرتنە لە شەخصێکی کەزایی بەناوە ئیبن خەلدون. با من لەگرا باسی شتێک بکەم بەناوە نبوغ. نبوغ بەو معنە نییە کە تۆ لە عەدەم چت ئەخولقێنیت. نبوغ ئەوەسە کە تۆ لەوانەی کە داڕژیاگە داڕشتنێکی تر بێریتە دەرەوە. نبوغە لە عەدەم مەوجود نییە. بۆیە تۆ وەختی بە کەسێک ئێژی نابغە ئێشێ لە داڕشتنێکی تر بێرێتە دەرەوە. دوو ئینحرافە گەورە بە باوەڕە ئاخێز، دوو سەمکاری گەورە لە ناوە جامعەی ئێمە و کۆمەلگای ئێمە اتفاق کەوتگە. ئەم دووە ئەمەسە: یەک، ئێمە ئالوودە بووگین و مەسموم بووگین بە دنیای هندی یەهودی. بزانن من لەگران وساکمە جیهانە ممکنە کوردی، ئێشە بزانین جیهانە کوردی چییە؟ تا ئەو وەختە بزانین جیهانە یەهودی هندی چییە؟ جیهانە یەهودی هندی بەرجەستە ئەوێت و لە ئیماژگەلێکە بە شێوەیە پڕتۆکە عیرفانی و دیوان شعری گەیگەسە دەسە ئێمە
كقراءتي عرفانية أحيانا لأديان إبراهيمي وكولكي أم عرفان هندي يهوديش بيشتر لسر مسيحية ويسياقة قرچه ولسر ستون إسلاما بلام شخصي كبازي قرا حي كرا أكثرا مسيحة تو أما هم لقسكان حافظة أيويني هم لمولانا أيوينيت انحراف الدوم أمسك متعسفانا إما روت بيرو كي جهان غرب چون امرو بوغن بپیگی دسالات چون امرو بوغن بپیگی مرجعیت سيطريان بس الدنيا كردگا وكو تنيا إيماج إنسان متمدن برسي أكين بوي السير دسكوتا كان أوان وأنديش كان أوان إما گرفتار أكا در باشترين حالات اوين يعني بازگو کردن یا دوباره باس کردن بیروکی غربیه کن و اما تطبیق دين لسر جهان كرديك كناي ناسين نك اوي كايما كن فيكون مان كرد بيت اختراع مان كرد بيت ايما انكشاف مان كردقا وتيما سر اما اقام لي يقول كلاب هاوس بابتي كان جيرابو لجير ناوى چوارينا كان خيام بكردي وتأثيري لسر نازانم كردو جيهانو ام جورشتانا بويا ام بحث مطلوبيتي هاس چون ام بحث مطلوبيتي هاس من قرك ما بيجم كانحراف والكويا تكملية ام بحث اويتوشي من اقادار بوم لدو سيزاوية مختلفة وچون السري بزانا اويك ايمت تلاش بكين وكو تماما تمدنا كانت بين دينيكي يكدس بو خومان دابنين تا احيانا وكو هقل لقافلية هقلا بجهنا بينين وحتما سعي كين بروين ناو الدم الزروان وميتراو رواية قليك لناو منطقية خاور ميانا مصر وهندوستان موجود بوغن اما جوريك مخدوش كردنو تماوي كردنو قلاو كردنه حقيقة جهان كردية واما تي مسألة درك معاصر ومتأخر كإيمن لسر كردبون إنسان كردي همانة تابر لوي كآخيز كردوار سربخو بحث جهان كردي بكات جهان كردي موجود نبو وكسي وبرباسي نأدا وأصلا ني أزاني كجهان كيش موجود بناو جهان كردي بزانا إمام رو جهان جودو كريستيانتي مان هز جهان إسلام مان هز جهان انقياد سرماي داري مان هز خب من بريك لفرمايشاته وآغايانا كبو من جيجي احتراما لبي كردقيانا وبرباسي ادم چون انسان هاي علاق من ديكن انسان هاي كن كقريكيانا لم بشكار بكن ومنيش محاولة كم تكمليك بني مسألة بحثة كان اوان بو نمونه من فرمايشاته كاك هرمان بخشكمو ودواياتهم نظرات خوام در مورد فرمایشات ایشان و بعدن قصه گلک لو کلاپ ترح بوغا اکم پیشنیار بلا فرم کردی ببودا اولا براسي كور بو جناب كادو تو من تليفون مقصا كم كاغادي حد مقصي خويا فرمي امن براسي لميش بولا خيام دول كود بموضوع وي كاك امان امازي فرمو شيخ سلامي عزباني نسليماني شيخ سلام عزباني اوي غوران وعندي كسي كش كردو انا دستوغري خدب اصلاح وانا شمر خوين بوا لقلو شاكاري ما مستهزار وانا وزوريشم دسر خيام فرمو بلام لميش بولي دول كود بمو بردارشم دابو تنيا جورجر من بلام كاك امان فرمي جناب الديت وكاك هادي ديتو انا وتمنج ديم رانغا ببيته هوي او انسان هندشتي بير كيتو هند قصي لسب كاك هرواج بو بويا ترجع عنده بجناب قصفيتو من جو بقرم كاك هادي جيت النازام تشد فرمي كاك هرمان
لەگەڵمان چاوەڕێن فەرموو. زۆر باش عزیزان، سپاس کاک جەلیل خۆشەویست. باسەکەم دەست پێ دەکەم خۆشەویستان، باسەکەم نەختێک پێم وا بێ دوور و درێژە، هەڵبەتە وڵەدەم زۆر درێژدا دڕی نەکەم. باسەکەم پێشەکێکی هەیە، ئەمجار نەختێک باسی جیهانی خەیام دەکەم وەکو ناوەڕۆک، بەڵام زۆربەی هەر زۆری باسەکەم وەک هەمیشە من پرژەمە سەر لایەنی ئەدەبی و لایەنی زمانی شارەکانی خەیام. نازانم ئایا بە یەک جار لە سەرەتاوە تا کۆتایی هەمووی بە یەکەوە بڵێم یان پشوویەک پاوزەیەکی تیا بێ کاگەمان چۆن پێ باشە. بەهەرحاڵ هەر کاتێ بێزار بوون پێم بڵێن دەتوانم بیکەمە دوو بەش. بۆ خۆت بەش بەشت کردووە مامە هەرمان؟ بەش بەشم نەکردووە، پێشم خۆشە بە یەکەوە بێ هەمووی لەبەرەوەی دانا بڕێم لە باسەکە. بەڵام ئەگەر زانی عزیزم بێزارێک بوو ڕەنگە هەمیشە باسی تۆ سەرنجڕاکێش و خۆشە، ئەگەر بۆت کرا بە MP3 هەمومان پێشکەشکەی زۆر باش بوو. زۆر باش. خۆشەویستان بڕیار وایە ئەمشەو باسی خەیام بکەین. ئەبولفەتح عومەر کوڕی ئیبراهیمی خەیامی نیشابووری، بیرمەند و بیرکار و ئەستێرەناس و مۆسیقیدان و شاعیر و بەگشتی ئەگەرەوە هەموو سفەتەی بۆ نەڵێن حەکیمی گەورەی سەدەی 5 و سەرەتاکانی سەدەی 6 کۆچیە کە ئەکاتە سەدەی 11 و سەرەتاکانی سەدەی 12 زاین. پێم وابێت چەندین دەرگای جۆراوجۆر هەیە بۆ ئەوەی بچینە ناو دنیای خەیامیەوە و بۆ ناسین و ناساندن و باسکردن و تاوتۆکردن و شڕۆڤەکردنی خەیام و بەرهەمەکانی. دیارە لە دەرفەتێکی کورتی وەگەم دەرفەتەی ئەم شەویش و لەم بەستێنەش لەم پلاتفۆرمەش کە کلاب هاوسە کە ئاوا سنووردار و بەرتەسکیشە نابێ زۆر باسەکان بە وردی بکرێ، یالانی کەم دەبێشتی گشتی کەمتر باس بکەین. بۆیە من پێم خۆشە بابەتی دیاریکرا و یان لایەنێکی دیاریکراوی جیهانی خەیام هەڵبژێرم و قسەی لێ بکەم. لێرەوە دەست پێ دەکەم کە بۆچی خەیام گرینگە. کاوسی حەسەنلی ڕەنگە ناوتان بیست بێ، ئوستادی بەناوبانگی ئەدەبیات لە زانکۆی شیراز، لە وتارێک بە ناوی کارنامەی خەیام پەژوهی دەرسەدەی 14 باسی وەکە لە ساڵی 1300 کۆچی هەتاویەوە هەتا ساڵی 1380 واتە هەتا 22 ساڵ لەمەوبەر 435 وتاری زانستی لەبارەی خەیام تەنیا لە ناوخۆی ئێران لە جوگرافیای ئێرانە نووسراوە و بڵاو بۆتەوە. هەر لەم ماوەیەشە زیاتر لە 70 کتێب لە پەیوەندی لەگەڵ خەیامە لە ئێران چاپ بووە بڵاو بۆتەوە. ئیتر ئەم 22 ساڵش ئەمە هیچ ئامارێکم لە بەردەستانیە. وڵاتانی تریژ، وڵاتانی عەرەبی و وڵاتانی ڕۆژاواییش ئەمانش بمێنێ. ڕەنگە پرسیاری یەکەم کە بۆ هەموو بەردەنگێک یا هەتا بەردەنگێکی ئاسایش بێتە پێشەوە خەیام بۆ ئەوەندە گرینگە. گرنگی خەیام لە چیایە؟ بۆچی هەموو کەزلانی کەم ئەگەر کاری بە بوارەکانی تری ژیان و چالاکی خەیامیش نەبێ، وەکو بیرکاری، وەکو مۆسیقا، وەکو ئەمانە، لانی کەم شعری خەیامە خوێنێتەوە یان لانی کەم پێی خۆشی گوێی لێبێ. چۆنە کە هاوکات دیندارێک و بێباوەڕێک، دەروێشێک و توزانم بڵم فیزیکدانێک، لیبرالیستێک و مارکسیستێک، من ئەوانم هەموو بینیوە، ئیتر بەگشتی خوێندەوارێک و نەخوێندەوارێک چێژی تایبەت لە دنیای خەیام و بەرهەمی خەیام و بە تایبەت شعری خەیامە بین و تەنانەت زۆر جاریش هەوڵەدەن بۆ لای خۆیانی ڕابکێشن. شعری خەیام چیتیایە کە هەتا ئێستا بە 42 زمانی زیندوی دنیا وەرجێڕراوە، یەکێکی لەوانە زمانی کوردی. بۆ هەتا ئێستا شعری خەیام تازەیە، هەروەکو کاگامان جوتی. ئەمە لەکوێوە دێ؟ ئەم تازەیە لەکوێوە دێ؟ و کەڵکی چییە بۆ جیهانی ئێستای ئێمە؟ ئەگە باز لەو شاعرانە بکەین کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ
لەژێر کاریگەری و جەهانبینی و هزری خەیامیا شاعریان وتووە تقریبا نەبێ باسی زۆربەی هەرە زۆری شاعران بکەین ئەمە هەر بۆ خۆی ئەتوانێت مۆزوعی بەرنامەیەک بێکە باسێکی دوور و درێژی چەند ساعەتی پێویستە. منەو شۆ نهاتوم وەڵامی ئەم پرسیارانە بدەمەوە بەڕاستی منیش وەک هەمووی ئێوە خوێنەرێکی ئاسایی خەیامم ئێستا ڕەنگە مام هەژار وتەنی بە خەیاڵ جارجار شتێکم بۆ هەڵدا بێ وەک عەرەب بەڵێ خۆم پێم مەجاب کردبێ. زۆر کەس پێی وایە گرنگی خەیام لەوەدایە هاوکات خەیام بیرکاری شە و فیلسوفیش. خەیام یەکێک لە گەورەترین ڕیاضیدانان و بیرکارانی سەردەمی خۆی بووە. بۆ فیلسوف بوونەکەشی قسە هەیە هەنێک کەس هەیە بە فیلسوفی نازانێ فیلسوف بۆ معنای نوێیەی لانی کەم مەگەر نەڵین خەیام فیلسوف بۆ خەیام متەکەلم بووە ئەو شتێکی پێی ئەڵێن کەلام علمی کەلام کە تقریبا لە جوغرافیای وڵاتانی ئیسلامیە جێگرەوەی فەلسەفە بووە. خەیام لە سەردەمی خۆیان لە لووتکەی ئەوە بوو. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لە هەموو دنیاشا کەسی وامان زۆر کەمەکە لە هەردووکی ئەم دوو بوارەیە کە تقریبا نەتوانین بڵێن بەڕواڵەتی ژلانی کەم بەڕواڵەت دژبەرن بە یەکەوە واتە بیرکاری و فەلسەفە یان بە تایبەت بیرکاری و علمی کەلام. خب کاکرمان خەریکە تاریخچەیەک لە خەیام ئێژێ ئەهەمیەتە خەیام ئێژێ ئەقواڵە جۆرا و جۆرە سەبارەت بە خەیام ئێژێ گرنگیە خەیام لە جەهانە خەریکە ئێژێ و گرنگیە کە ئیشان تەحتەناوە تەرجمەی بە زمانە کوردی بەحسیەکە. ئەم بەحسە توولانی ئەوێت و لە مەجالە ئەم دیبەیتە فەیسبووکیە منە دەرەچێ من ڕەدی ئەەکەم ئەگەێنمە ئەو جێگەی کە چەند نمونەیەک لە ڕوباعیاتێک منتەسەبە بە خەیام یا هەنە خەیام ئەخوێنێتەوە و تەرجمەکەیشی ئەخوێنێتەوە. دلیلە مەرغوبیەتە خەیام و ئەوەی کە تەحتەناوە بەحسە فاخرە ئەدەبی دەسی بوو ئەوەن یا بە جۆرێک دلیلە ئەوەی کە خەیام مهمە و خۆیشیان ئشارەی پێەکەن چون استدلالات منطقی واتیان لە مەواجهەیەتەکە ئەو پرسەی کەوا لە بەردەمیا و تەسویر و جوانکاریە ئەدەبی بەلاوە مهم نییە. من ئەمانە کۆ ئەەکەم و تێمە سەرە هەمان کۆڵەکەیە کە خۆیان بەحسیەکەن. پس با بڕۆینە سەرەوەی کە یەک و دوو ڕوباعی لێ یا چوارینەی لێ باس بکات. بە لەحنێک ڕوباعیان وترەوە کە پێی ئەڵەن بۆورامەن دووە خۆم ناوێرم بڵێم منە خستومەتە پاڵ خەیامەوە بۆ دیوانیشی نەبوو جە خەرامە بچی بەڕاستی خەیام نەیتوانیوەتە بە بەردەنگی فارسیش بڵێ نەیتوانیوە ئەم گاڵتەجاڕیە دەرخامەی بەڵە جا باشە ئەمە کوێی بەسەر شوەوەی کابرایەکی عەرەب چووە وشتری کەسەیەکی کردو زۆری خواردێتەوە من بووە ئەبێ لە من حرامی بکەیت ینی تەنانەت فارسێکیش کە بخوێنێتەوە بەڕاستی لەوە تێناگە. بەڵام تۆ چاولێکی بزانە هەژار چی لێ دەکا هەژارەڵە جارێکی بەمەستی عەرەبێکی پێخواز نەیزانی لە لۆکی هەمزە ڕاساوە بەداس مەی بۆیە حرام کراوە سا سەیری کەن کورد بۆیە دەڵێ لە هەمزە چی داوە هەباس. خب زۆر کەزەڵە باشە ئەمە کێ شێعری خەیامە خەیام کەی بەحسی کوردی کردووە بەڵام هەمان مەفهوم هەمان ناوەڕۆکت پێ ئەڵێ دواتریش لە بەیتی چوارەمە کە جێگای ئەسلی دەربڕینیش قسەکەیە بیر ئەو مەتەڵە کوردیە خۆشە دەخاتەوە کە هەمزە بە هەباسی چی تڕ بە تەورداسی چی ینی بۆ دووشتی زۆر بێڕەت کاکەرمانەوە شتێکی کە بوو هەرویستم لێت پرسم ببوورە کە قەوسێک دەکەمەوە شعریچکەیە کە هەر ئاماژە بە پندێکی کوردی دەکات دەڵێ خوا داوی ئەناوە داوی ئەو بانادەمەوە دەڵێن داوی بانادرێ خوا داوی ئەناوە داوی ئەو بانادەم دەعبایەکی گرت و ناوی لێنا ئادەم داوی ئەوە ڕاوی ئەوە دانەش هی ئەو دەمخاتە تەڵاوگەرێکی خۆشم لادە چوارینانەیە کە لە زەهنێکی ڕاضی دێتە دەرێ ئەگەر دواتر کات بوو ئازام پێیان خۆش بوو 15 چوارینە هەیە کە
ڕێک ئەمانە هاوکێشەی بیرکاریە، ئەمە فۆرمولی ڕاضیەک واگە کەسێ تۆ بەحسە لەگەڵ کرد من پێم وایە لە زیادە و بەحسە بێخودانەی دەکرێت لەگەڵ کەسانی قشری و متعسبی مەذهبی و ئەمانە ئەم چوارینانە بڵێ ینی هیچ ڕێی دەرەتان نییە بۆ هیچ کەسێک، چونکی دەبێت دەتخاتە ناو دوو بژاردەوە کە تۆ هیلا دەبێت دانەیەکیان هەڵبژێری و لە هەردوو کشیانە دۆڕاوی. ئەمە ئیستدلالی ڕاضی. ئاخرشتیش کە پێم خۆشە باسی بکەم هەر چوارینەیە کە هەر لەو بوارەوە هین ئەڵێ خەیامەڵێ مرغی دیدم نشسته بر باره توس در پیش نهاده کله کیکاووس با کله همی گفت که افسوس افسوس کو بانگ جرس ها و کجا ناله توس ناله کوس. و خیام هزار رنگ پیوا به بردنجی کورد کیکاووس ناناسه و رنگ به پیویشی نزانه که کیکاووس بینه یا بارەی تووس کوێیە ئەم شوێنە ئەم کەسایەتیە شوێنێک و کەسایەتێکی تایە لێرە ناوەڕۆکەکە وەردەگرێ ناوەڕۆکەکە ئەوەی دنیا کۆنە ئەوە ناوەڕۆکەکەیە کە کەلەی کێکاوزی ترەوە ئین لەسەری خوێنێ چۆلەکەیەک باڵندەیەک لەسەری خوێنێ و ئەڵێ کو ئامازمتر باسی ناجێگیری و بێوەفایی گردون و کۆنبوونی دنیا ئەمە بزانە چی لێ ئەکا مام هەژار بێ ئەوەی خیانەت لە ناوەڕۆکەکە بکە بێ ئەوەی پەیامەکە بگۆڕێ ئەوەی لێکاڵە چووکێک لە کەلاوەیەک لەبەر لابایێ بارەی تووس دەکاتە کەلاوە. جیاوازەکەی چیە بارەی تووس؟ با من نەزانم بارەی تووس چیە کەلاوەی تر چووکێک لە کەلاوەیەک لەبەر لابایێ دەیکۆڵی بە دند و چی سەری پاشایە کەیکاووسیش پاشایە کار پاشایە کەیف خۆی پێم وا بوو دەڵێ بمگرە گەر دەتوانی بەو کەلەیە سوێن دەخۆم لە دەستت نایە. ئەمجار ئەم ڕەگە تەنزەی کە پێی ئەدا من ڕەنگە لە داهاتووە کاریشی وا بکەم بزانم چەندانە لەو 154 مام هەژار ئەم ڕەگەی. خب ئێوە ئاگاتان لێ بوو کە تەفەکوراتە خەیام لە ڕۆباعیاتەکەی چییە و ئەمەی کە ئێمەی کورد چێژی لێ ئەوێنین ئایا ئێمەی کورد چێژی لێ ئەوێنین یا ئێمەی ژەهر خوار دریاگ جیهانە کوردی ونبووک چێژی لێ ئەوێنین. با من هەر لەو چەشنە کەسانەی کە ئەم جیهانە کوردیانە لێ ونبووگە و گزارش لە جیهانە کوردی ناکەن بەڵام ئێمە بەپێچەوانە پێمان وایە کە کوردبوون زوانە. نمونەیەک بێرمەوە پارالێلە لەگەڵە ئانچێ کە ئێستا عومەر خەیام وتی لەکوێ لە ئەندێشەکەیە لەوەی کە عومەر خەیام ئەندێشەکەی مهمە شعریەتەکەی مهم نییە. ئۆکەی من لەگرا شعرێکتان بۆ ئەخوێنمەوە لە میرزا حسینە سۆهرابی. میرزا حسینە سۆهرابی کە شاعرە متأخرە و لە دینە ئەحلە حەقیەس ئەم شعرەیەژێ ئەم مەفهومە یارستانە بە غەڵەت بەکارەبرێ. دینە ئەحلە حەقیە فەرقە کاتەکە فۆرمە یارستان وەلێ ئاغایانە ئەحلە حەقیە فرە پێیان خۆشە بە خۆیان بێژن یارستان. نەمەندەن وە کەس ئیستا من تەفاوتەکەیژم نەمەندەن وە کەس دنیا تاوەسەر نەمەندەن وە کەس هەی دڵ تاوەکەی توهای و هەوەس مایلی و مەیل مەحوە شاو نەمەس ئەرچون سوڵەیمان ئەنگوشتەرید بوو سلسلەی سامان دی و پەرید بوو ئینس و جن و دی و نەفەرمانت بوو هەزاران سپا نەدیوانت بوو باوس هەم تاوەسەر دنیاوت نەوەردەن عاقبەت مەرگەن هەرمە بوو مەردەن ئەرچون شاو جەمشی جەماراوت جەم بوو 700 ساڵ پاویەی تەختت محکەم بوو تاوجە سەلتەنەت لە ڕووی سرد بوو 24 کشوەر فەرمان بەرد بوو ئەرچون شازە حاوک ماوڕ نەدۆشت بوو سەرتاپا لیباوس قەز و پۆست بوو 9,000 ساڵ عمر یەک ڕۆژت کەم بوو ئێران کول نەژێر زوڵمت ماوتەم بوو
ڕۆژێ دوو نەفەر باوج و تێغت بۆ خوراو کەماڕان پەی دەرێغت بۆ ئەرچوون فەرەیدون فەڕت و بار بۆ مدامەن چێرەت چون نەوبەهار بۆ نە دەسە ڕاست سام سوار بۆ نە چەپت قارن خەنجەر گوزار بۆ سلسلەی سوپات هزار بۆ زەحاوک نەبەندت هەڵقەی زۆرنار بۆ تاریخ و عمرت نە 500 ساڵ بۆ دوشمنانت گشت بێ پەڕووباڵ بۆ ئەرچون منوچەهر زات و زۆرت بۆ فەرمانڕەواوی سەلم و تورت بۆ ئەرچون کەیقوباد نە ئەلبرز کوبیت تەقوا و تاعەتدار دەور نەگروبیت 900 ساڵ تەمام ئێران مەداور بیت نە تەختە شاهی وێت بێقەرار بیت ئەرچون کەیکاوس تەبڵکۆست بۆ چەند هەزار فیلان منگلۆست بۆ تاجدانەی بەند تاووس پەرت بۆ تووس سەپەهدار ساحب فەڕت بۆ تاریخ و عمرت نە 500 ساڵ بۆ سەد نەسەرپایەی تەختت پاماڵ بۆ ئەرچون کەی خسرە و خسرەوانیت بۆ دووشەقەی درەف کاویانیت بۆ شەبڕەنگە بەهزاد ئەسپە ژیرت بۆ برز و فەراومەرز زاوڵە پیرت بۆ شێرە چون ڕۆسەم پاڵەوانت بۆ سەراسەر جەهان نەفەرمانت بۆ جام جەهەنبین جەهەنەمات بۆ با خۆر نەسەر ئەرز و سەمات بۆ باز هەم تاوەسەر دنیات نەوەردەن عاقبەت مەرگەن هەرمەبوو مەردەن تەمام ئەم داستانانەی و ئەم ئەفسانانەی کە نەقڵی کرد گەرەکی بوو چی بە تۆ بێژێ دنیا فانیە دنیا بەرەو عەدەم ئەڕوا و عەدەم ئەدات لە کەنارەیە وجود و وجود ئەو قەکات کەواتە ئینسان ئەمرێت ئەم ئاغا یا عومەرە خەیام ئەمانە کەسانێکن کە ئاگاه ئەونۆ بە مەرگ حیوان ئاگا ناوێتەوە وە مەرگ ئەمە هایدی گەریش ئێژێتی دەزاین ئەو وجودە کە ئاگاه بوو بە مەرگ و خۆی غافڵ نەکرد مەسئولیەت هەڵەگری پس ئێمە لەگرا شانماندا لەوەی کە دنیای خەیام چه دنیایەکە دنیای خەیام دنیای دوو تەیف نگاهی یەهودی هندیە نگاه یەهودی هندی تۆهان ئەدا بەرەو ئاگاه بوون لە مەرگ ئەدەمێ کە ئێمە ئەخوات ئەمە دوو مەواجهەی هەست ئەوەی کە ئێمەیە ئینسان ئاگاه ئەوینۆ کە شتێ بەناوە مەرگ هەست مەرگ لە ئاگاهیە ئێمە پەدیدەیەکی دەرەکیە و لە کەسانێکی ترا ئەیبینین لە خۆمانە نایبینین پێمان وایە کە مەرگ فقط بۆ دیگەرانەوە بۆ خۆمان نییە بۆیە ئالەگرا ئاغای سۆهرابی تێت مثالت بۆ ئەدا لە ئەفسانەهای متەئەخرە هندی یەهودی تەزریق کریاک لە شاوی کەیخۆسرە و ئەفراسیا و ڕۆسەم و منوچەر و ئەمانەت بۆ تێرێتە مثال تازە حاک و فەرەیدون و ڕۆسەم و زاڵ و کەیکاوس و بە تۆ ئێژێت و ئەگەر ئەمانی شەبیت گوریزت لە مەرگ نییە و مەرگ حەقیقی تەرین شتە ئەم جەهانەسە و تۆ ئەمریت تۆ وەختێژی جەهانە هندی جەهانە یەهودی ئەدیانە ئیبراهیمی لەگەڵ پێناسەیەک ئەکا لە چۆنینە ڕوانین و ڕوبەڕووبوونەوە لەگەڵە وجودا وجود لەگەڵ تەبیعەتە پس لەگا خەریکە چی بە تۆ ئێژێ عومەرە خەیام چی ئێژێ عومەرە خەیام ئاگاه بوو گەسۆ کە ئینسان ئەمرێ ئەوە نەبوو کاک هێرمان نمونەهای هاوردۆ
گویند که سن بهشت با حور خوش است، من میگویم که آب انگور خوش است. این نقد را بگیر و دست از آن نسیه بردار، آواز دهل شنیدن از دور خوش است. بعد هر ام نمونه هاوردگسو و ترجمه که هجار موکریانیش تیریتو. پس لگرا پلی اول آگاهی بمرگه و عدمه، بلام فرموله که خیام ایداد لا چونیتی رو بروبونه و تکم مرگا امسا که کاک هرمان نمونه که تیریتو. خیام مطلقا اوی که لوی که تو بشر طلانیه که داری بیری هر طلاویت معادی باور نیه. خیام كوات خيام باوري أمسك إنسان مرد تمام بو، نمعادة موجودة، نزندو كردنوية موجودة، عدم ونيستية تماما، نبون مطلقة. أم جواب دانا وبعدم خيام أوات كاموادي، خيام أوات وادية خوشبون للحظة، خوشبون للحظة بغفلة لآقاهية مرقة. يعني تو دبي دائما خوت مخدر بديل خوت، بهوشكر بديل خوت سرخوش كي ولا بيجي خوت لزمان ومكان خوت دربي ولا عالم هپرو تاوی لبر خاطری اوی که برلتو مليون ها انسان هاتگه، ام خاک کتو ایوینی ام کوزه کتو ایوینی کلی سر هزاران محوشو هزاران پادشاه بوگه. اما انسان دروس ناکه و اما انسان نیه بگویری جهان کردی، اما انسان نیه. اما نتطابقی هست تک جهان کردیا، نپرارل لگل جهان کردیا، بلکو مطلقا دیگری جهان کرده. و من نازانم انسان کی کردی مگر انسان بمفهوم کرد قومی اتنیکی او قکریاگ لجهان های جورا و جور نجهان کردی چیج لمبواد. تي مثلا نقاه كتر نقاه عرفانية، نقاه عرفاني فرقي أمسا كعدم وكو تمامية خواء أوينيت أو شتيوا لأبو سعيد عبا الخيرون مثلا لسبيكات تالوث ككيان كمولانا جلال الدين بلخي بيت أمانا بيانوانية كعدم بايانة لظاهرو رون باطن لباطنو تينا ظاهر، ولذا أميك أروات وباطن عدم إشباع خداوند وأمانا أرونا وخداوند أو لمرق قينيتيت وخوي خلص أكا وخوي بيهوش أكا أم باستقبال مرق أروابو اللقاء استقبال مرق بقيشتنا وبخدا أزانيت وببديدي كي شيريني أزانيت وأنا لي بو لعدمو لنبونا وببون قيقا وقالكي برواتا وناو النبون حج كام نمدو بديدي إنسانينيا. أما الجهان يهودي هندية، جهان يهودية هندي كإنسان بيشارة أوينيت وإنسان لجبرة أوينيت كآقاهية لمرقي يا أيخات وادي غروب يا أيخات وادي طلوع. بو كرد إشي حسب مبكى أما دليل يس خطر القورية كبسر إيما قومياغا
پاک کردنەوەی جەهانە کوردی و تبدیل کردن ئێمە بە ئینسانێکە کە لە ڕێگەی زوان و کوردین. ئەم زوانەیش ئیرادە گەورەیەکی واتیە. چه ئیرادە گەورەیەکی واتیە؟ ئەم زوانە زوانە مەعنا نییە. زوانە کوردی زوانە مەعنا نییە. بۆیە بە نسبەتە عەرەبی، بە نسبەتە فارسی، بە نسبەتە هیندی، بە نسبەتە زوانگەلە لاتین، زوانە ئینتزاع نییە، چون بە شوێنە مەعناکردنەوە نەبووگە. بگرە زوانە ئینتزاعیش نییە. تۆ لەمە ئەگەر جەهانە کوردینەوێ لەگرا لە مەقولەی زوان دۆڕیاگی. زوانە تۆ هیچ ڕقابەتێ ناتوانێ بکە، چون تۆ ئەحیانەن بە شوێنە مەعنای زوان حەقیقەتێ بۆ تۆ دەرناخات و بە شوێنە مەعنای زوان لە ناوە وشا ئەگەڕێی، نە لە دەرەوە. دەنەچێت تۆ دیکشنەریە فارسی و فارسیت هەست، عەرەبی و عەرەبیت هەست، ئینگلیسی و ئینگلیسیت هەست، تا لە چمکێک تێبگەی، تا لە مەفهومێک تێبگەی. هەر لەم لێکۆڵینەوەی خەیامە ئەڕۆنە سەر جەهانە زەروانی و میترائی و هیچ ڕەبتێکی بە جەهانە کوردی نییە. تا ئەگەنە ئشراق بازیە شەیخە کەزائیە یەهودی بەناوە سۆرەوەردی. ئەوانیش هەمان داستان تەعقیبەکەن. تەمامە گەورەیە ئێمەش ئەحیانەن ئەوێ بەمەیکە کابرای کورد زوان و زوانە فارسی تەفەلسوف ئشراقی ئەکات کە مەعنا بدا بە جەهان. ئەمە ئەو ئینحرافە گەورەسە وا ئێمە تیا کەوتین. بۆ لەبەرەوەی ئێمەی بەشەر خسڵەتێکمان هەست، وەکو مناڵە. وەختی شتێ بۆ مناڵێ مەرغوبە بۆ ئێمەش مەرغوبەوێ. وەختی دوو مناڵوان تەکی یەکتری ئەگەر تەوەجۆتان کردوێت شتێ داکەوتگە مناڵەکەی تر ناڕوا بەلایە، حەزی پێ ناکە. بە مەحزێ مناڵێکی تر تێست سرنجی ڕاکێشرێ و دەسی بۆ ئەوە ئەمێکی ئەزریکێنێ گەرەکێسی. بەشەر ئەمەی هەست. خۆنواندنێ کە ئەو ئەیکا تۆش گەرەکتە وەکو ئەوی بکەی. بۆ چون تۆ گزارشێکی دروستت نییە، ئەو تۆی محات کردگە، تۆی گرتگە و تۆ کەوتکیتە ئەم بازنە. ئیستە نقصانی ئێمەیە کوردوا لەکوێ؟ نقصانی ئێمەی کوردە مەسە چارە عومەر خەیام ناکەین، چارە ئەبوو سەعیدە ئەبەلخەیر ناکەین، چارە عیسای مەسیح ناکەین، چارە ئاگوستینە قدیس ناکەین. بۆ نایکەین؟ لەبەرەوەی ئێمە فکرەکەین جەهانە کوردیش جەهانە موازیە تەکە جەهانی یەهودی هندیە، و بۆیە دەقاودەق ئەو شتەی کە ئەوان پێیان وایە شتە قەشەنگێکە و شتە موهمێکە ئێمەش دەبێت بمان بێت. بۆیە ئەوێنیت لە مەقولەی زوانە گرفتار ئەوی یەکێکە بۆ پەیا ئەوەی دائەنیشێت بە تەرجمەکردن و شەگەلە جۆرا و جۆرە ئینتزاعی یا علمی گەوجد ئەکا هیچ معنایەکە پێناگەینی. بەس تا ئەگرا تێگەین کە ئەو جەهانەی کە خەیام مهم ئەکات، ئەو تەفەلسفەی کە ئێژن ئەمە نگاه فەلسەفیە خەیامە یا نگاه منتەقیە خەیامە، نگاهێکی دەرچوونە لە بەرامبەر مەرگە. پەدیدەی عەدەمیش وەکو پەدیدەی تەمام بوون وجود تەماشاکە. پەدیدەی عرفان وەکو لقاء بە مەعشوق تەماشای ئەکا و هەرتکیان لە پێگەی ئینسانی خۆیان دەرەچن. ئەو معتەکف و زاهد ئەوێت
ئەم مەست و نەشئە ئەویت. فەلسەفەی متأخر غەربیەکانیش کە تێترە سەر ئاغای هایدیگەر تقریبا هەمان پێناسەکە. ئەمە با بێمە سەر ئەوەی کە زوانە ئێمە، یعنی زوانە من کە جافیە، زوانە ئێوە کە هورامیە، زوانە فڵانە کەس کە هەر کام لەم زوانانەسە کە ئێمە قسەی پێکەین فەرقی چێتەکە زوانە فارسی. زوانە دروستکریاگە بەرساختەیە کە پێناسەی جەهانێکەکە وەختی توێژی زوانە فارسی کەرەستەی زوانیە فارسی خەریکە دنیایەک بۆ تۆ تێری. ئەم دنیا لە ڕێگەی چیوە بەڕەسی ئەکرێ؟ لە ڕێگەی ئەدەبیاتە کلاسیکە فارسی کە ئێژێ خۆی سەپاندگە. مانە درۆکەن تا دەورانە متأخرێ کە دەوڵەت ملەتە ئێرانی پێی دروست ئەکەن و وشەگە لە دنیای جەدیدی بۆ تەرجمە ئەکەنەوە 15,000 وشەی فەڕەنسەوی تێخەن فقط، و بگرە لە زوانەکانەترە ئاڵمانی لاتینی وەکو ئینگلیسی و ئاڵمانیشی تێخەن. زوانە بوروکراسی نەوگە درۆکەن، زوانە دیوان سالاریش نەوگە درۆکەن. ئەی زوانە چییە؟ زوانە پێناسەکردن ئەم جەهانەسە، ئەم معناسەکان بە شوێنە، یا ئەوەی کە وەحدەتە لە کەسرەت بەحسکەن، یا ئەوەی کە دەم خۆشبوون و لەحزە خۆشبوون و سەرخۆشبوون بەسکەن. یەکیان غفڵەتە، یەکێکیانە حەلبوونە لە معشوق کەزائیە ئەدەمیە، ئەدەمە خوداوەندیە. ئەم زوانە خەتەرناکە، ئەم زوانە حاملە جەهانە مەسموم کۆنەندەی جەهانە کوردیە. تۆ وەختی ئێژی من گەرەکمە ئینسانە کوردی بمێنێمەوە ئەحیانەن زوانە جافیم حفزکەم، تەنها دەلیلی دێشی بوێت کە زوانە فارسی زوانە معناییە، معنای یەهودی هندیە بەم پێگە کە من وتم، و ئەمە ئینسان ناخولقێنێت، ئینسان ناخولقێنێ. ئەمما زوانە جافی چ زوانێکە، زوانە موکریانی چ زوانێکە، ئەحیانە نێشێ زوانەکانی تر چ زوانێکون. بۆ خاترێەوەی لەمە تێبگەین با من نمونەیەکتان پێشکەشکەم. شينكر سوي لكم نمري ويبغي من اوشي كان بغادي ما ربوكم جورنا شيدو ولا إلام ديار تاجم ذكر كياو كرغان قلا قلا زار خب ئەمە تقریبا لە منتەقا فقط لە زوانە ئێمەیە ئینسانە کوردی موجودە. ئاوایەک کە لە وەسفە ئەو پەدیدە کە تۆ متحیر ئەکا ئەی خوڵقێنی. یەکەم چت کە بوونەوەرە ئینسانی هەسی کە لە دایک ئەوێت زوان نییە، ئاگاهیش نییە. یەکەم چت چییە کە مناڵە ئینسان هەسی؟ قەستە، مەبەستە بۆ مانەوە، بۆ زیندووبوون. بۆیە مناڵ زوانیشی کە نییە
ئەنواو ئەقسامە ئاوا لە خۆی دەرتێری تا قەستی بە من و تۆ بگەێنی. شاید ئێوە بە مەبەست باشتر تێ بگەن، وەلی قەستی بە من و تۆ بگەێنی ئەوەی کە تەهدیدە زندگی ئەکات و ژیانی ئەکا و وجودی ئەکات بە ئەنواو ئەقسامە ئاوا بە تۆی ئەگەێنی. دانیشن دەگە مناڵی زەبتکەن سەدان جۆر ئاوای واتەیە کە ئینسان وەختێک کەوتە وشە بەیانکردن لە دەسیەدا. بەڵام زوانە ئێمە بە شێوەیە هۆرە مور شیوەن لەگەڵ خۆیان تێریتی. وەختێ تۆ متحەیر ئەوی دڵتەنگەوی ماتەمەتگرێ حەیرەت ئەەکەی گەرەکتە خۆت وەسفکەی کەلام عاجزە کە قەستە تۆ بەیان کە تۆ ئەدەی لە ئاوا دووبارە تۆ لە قەستە خۆت دەست ناکێشی تۆ. ئەوەی ئینسان لەگەڵ حیوان متەفاوتەکە قەستە. ئەوەی باعث ئەوێت ئینسان لەگەڵ جەبرا دەرکەفێت و لەگەڵ ئینقیادە زەمان و مەکانە دەرکەفێت قەستە. بۆی ڕوبەڕووبوونەوە لە جەهانە کوردیا کە کورد ئەخولقێنێت ڕوبەڕووبوونەوەی جەهانە فۆرمە نەک جەهانە مەعنا. ئینسانە کوردی لە خولقاندنە فۆرم گەلە جۆرا و جۆرە تەبدیلە بە خالق ئەوێت بۆ ئەوەی کە بتوانێ ئەم فۆرمە دروستکات ئێرادەی خۆی ئەنوێنێت و تەحمیل ئێرادەی خۆی بە ئینقیاد ئەکات و شکڵێکی تر دەرتێرێت. ئالەگراسە ئێژێ هەر کەس بزانۆ جاگەی شۆنە دۆر تەسویرە نەمادینە لە ئێرادەس وا لە دەروونە ئینسانە. لذا ئەوەی ئینسان ئەکا بە ئینسان نەک ئاگاهیە نائاگاهیە دەروونە ئینسانیە. بۆیە ئالەگرا ئینسانە کورد خەیلێ پێشتر لەوەی کە کەسانێک بێن بەناوی یەهودیەکانە ڕەوانشەناس وەکو یۆنگ و فرۆید ئەم خشتەی هەست کە دەرکە متعارفە کوردەی ناسێت. هەر کەس بزانۆ جاگەی شوونە دۆڕ هەم شێرە مەسەن هەم سەیفە سەنگبڕ. ئەوەی کە بە تۆ دەسەڵات ئەدات ئوروپایی ئێژن knowledge is power ئاگاهی قودرەتە. لە کاتێکە ئێرادە قودرەتە و ئاگاهیش دێریت. هەر کەس بزانۆ یاگەی شۆنە دوڕ وا لە ناو تۆە وا لە ناو وجودە تۆە نێ لە دەر تا تۆ بتوانی قەستە خۆت بە دەر تەحمیلکەی ئیشە ئێرادەت بێت. دوڕ ئێرادەس. هەر کەس بزانۆ جاگەی شۆنە دوڕ هەم شێرە مەستەن هەم سەیفە سەنگبڕ. نەیوت یەک نەفەر ئەزانێ وتی هەر ئینسانێک کە بزانێ دوڕەکەوا لەکوێیە هەم ئەبێ بە شێرە مەست هەم ئەبێ بە شمشێرێک کە بەرد ئەبڕێ. ئەو قودرەتە بەیاگە. وەختێ تۆ ئێرادەت بوو ئەو جار چیت لێ ئەخولقێت کردەت لێ ئەخولقێت. تۆ کارێک ناکەی کە ئۆتۆماتیکەن غەریزە خستبێتێ ناوی وجودت. کارێک ئەەکەی کە مختصە بە ئینسانە. کردە ئەەکەی یعنی ئەکت ئەەکەی نەکار ئەەکەی کردە ئەەکەی. بۆیە لە ئاخێزنامە تۆ ئەنووسی ئێژێ هەر کەس کردش کرد چەنەش نەناڵە شینە مەراتب مەرتەبەی باڵا. ئینسانە کورد ئاگاهی هەز بە مەرگ. بەڵام ئینسانە کورد کوردیەتە خۆی لە ڕوبەڕووبوونەوە
شر كردن تك انقيادا وقورة ترين قيد وحقيقة كمرقة متحققك بويا إنسان كرد وقتك أوينيت لما سير تحميل إرادة خلالك دروس أويت بير أويت بكوتك أويت آرزوي مرق أكا إنسان كرد لما واجهيتك خطرة بشر مرق أجيد إنسان كرد نتسليم مرق أويت نل مرق أترسيك بيوات دواوي يا بيوتو معتكف يا بيوتو نشأي حج كامي النبي بلكو اوانيك ام ترسد دروس اكن انسان كرد باستقبالي اشيتا مركش كسب داد هر جارك تهديد مركش كست اداد تجربة قورية آزادية كات لذا قصد انسان كرد لكرد بونيا او ايك انسان كرد دروس اكات درخستنه قورئي وعزمة خوي يا بتعبير جهان انقياد جودو كريستيانيتي خوا قونجي انسان كرده اميك ايمل كانون ام سرزمين خومانه چيرو قرر الروايت قل جورا و جورمان بيستگه كامرن دروسه يهوديت من بيستگه خورتا و پرسی من بیستگه گشتی من بیستگه اما کردبون چونیتی مواجهه دارشتن جیان و جیان کردنه شاید لبشه لما کردوارا عدیک باوریان بدینیک بوگه اما نه همگیر بوگه نه تمام مردمی ایمه گرد کسو وانا قوران كاري بسريانا هاورقا دو اتفاق لدوران متأخر عليه مكوتك اما مسموم بوهين يكا اويكا قرك مانا سابتي كين اما ابو سعيد ابو الخير وخيامش مانا جهانا اوان تك جهانا اما فرقك جهانا اوان جهانا مسموم كثيفة كإنسان لإنسانية درتيري كرد لكرد بون درتيري لذا بمزواني كمن قصة أكم اگر شعر آغاي سهرابي بخوينمو همان توليد الجهان يهودي هنديم كرقسو فرق هناك اما جهان كردينية اما انسان كردينية باس هم تا وسر دنياوت نوردن عاقبت مرگن هرمبو مردن اما دروس نية اما جهان ايما نية جهان ايما اوسك قستكان زوان ايما محمل قستكان ايمس بوي اما قستكان من تيرين بابليك تيرين يا عموم بحثي اكين انشك بي ايجن نامي السرقشادة دمي كما الانسان الكردي بعمل تيريتي ناو انسان كاني تلو بشاني انا دات مثال إذا كيتو بالكيشا صلى ورعو غير اسمي إن جات مني دليل عزيز ولا يا سمي إن جا كيتو دليل شجرك يا ثلوي لامي إن جا مني بصري خانم رايده ولي المامي لا سريشي تخال لا سريشي لا سريشي يعني لا سريشي لا سريشي لم تراوي إن جال سر وحدك شجع جراني نواوي وشي لسر وحدك وما جراني نواوي منحرف بون بمسير عرفان
پنا بردن بو پرتوک عدیک شاعر سپی و نخانقانشین تعبیر لجهان کردینیه اوانه که فکر کن به کردبازی زوانی ارون سنگر نالی و محوی و مولوی و اگر امان نون ایمه حیچک مانیه لبران برا حافظه دایبنین نحافظ ربطی به جهان ایمه هز نجهان حافظ جهان قشنگی که و احيانا او بار امانتك احيانا لدين اسلام بحثي اكن اگر بار امانه اختيار ويد لجهان اوانا موجود نيا نلجهان محوي وناليشا موجود نيا بلكو جهان زيستي اجداد ايما وباوك كان ايما ودايك كان ايما جهان صرفا كرديه زوان كردي زوان بيان كردنه زوان ایممانا نزوان کردی زوان انسان کرد زوان بیان کردن قصده نه معنا مبسته نه معنا بوی او پیچیدگی لهونینوی او مفاهیم انتزاعی کپک دریاگه که انسان دستموی لپیگی خوی درچوی تسليم كرياق ترسياق لمرق كاورا اترسي لمرق خوي نشأكا مشروب اخوا مسأكا كاورا ترسياق لمرق خوي خات دامن اخوا انسان كرد لمرق ناترسيت انسان كرد لشكست مرقا ولا تجربية بچالش كيشان مرقا وجود خوي معنى بيدا وجود خوي لذت بيدا وما تجربة أزادية بوي جهان كردي جهان ممكن كردية جهان الترناتيفة جهان جودو كريستيانتي جهان اوليبرالي امكاني جهان الترناتيفي بستقه كس ناچه بشوين جهان كان ممكنه ناچه فكرة كايما محسورين لما وناچارين لما بيسين لذا اشي منا راحتهم كديكار تمية او الزوان قسته اما زوان قسته وامن خليكم تجربية آزادية خوام اكم اوي توفر بقندي ازاني اي حارم تو لما تيناقي ازاني بو چون تو بزوان يهودي هندي قساكي تو ترسياقي كي دار خواردق لمرقي يا غافل كرياقي كي لمرقي غرق لشهواتتي تو آقاهان لقل مرقا روبرونا بيتو تو بالشهامة الشر ناجيت وقت تو عنصر الشهامة دليري لذا انسان كردي خوي وصفكا لدليري لقارماني لدزوشيني لتحميل ارادية لصورة خواقوني كايقريت شاي شيرين بشرة شاي شيرين كردارة شاي شيرين سوارة شاي شيرين لنجز خدائي انسان هركز بزانو جاوگي شون در هم شير مستن هم سيف سنبر اما جهانا كردية نجهانا هر مرقنو هر تيتو هر كي كاوز مردو هر نازانم كي مردو او جهانا كردينية او جهانا يهودي هندية جهانا يهودي هندية لذا ترهات عمر خيام ترهات عرفاني ترهات نشأي ترهات ببند كيشان ونابود كردن الجهان دجمن جهان انقياده انسان كرد وجود خوي وكو وجود السلمين رد صلاة إرادة أوينيت إذا أجر جهان انقيادة أو أم انقيادة لشكندنا أم انقيادة ولا درينا أم انقيادة كردية خوي درخات
بويا أمام متعالي ترين شيوية حزارة بشرية. أويك إنسان إيمتواني ما لمنطقة قومي إتنيكية كرد بيترازينين لدسيان دليلي هبوني أم إيماج بديلا لنا خدا قاه إنسان كردية لأن كان شزيتي لنستيتي نلوشياري لوشياري إنسان كردي تزياقة لو دس بجهان يهودي هندي ترسياقة قستكاني منحرف كرياقن انحرافه بالسروات انحرافه بدامر مركاندنا ميلكاني وشهواتي لكاتك قصد أصليك كردية داخل قيني قصد آزادية تو أمل باوك سيدوانا أوينيت أمل لاوك زنبيل فروشا أويني أما إنسان كردي أكريته كيجكي كافروش لو وقتی که انسان کردی اکریت کیجکی کافروش بدوایا محویتید نالیتید بسارانیتید مولویتید و اوی فراموش اکرید جیان تاک بتاک انسان قل جیاق و اکثریت جیاق ام سرزمینسه زوان اما حقیقت در اخا چون قصد للجهان مادي وللدرو موجوده إما قصد حقيقي أكين بو زوانة إما زوانكي كاملا مادي وحقيقية چون زوانة قصد زوانة معنانية أويش معنايك بقري إنسان مقيد كي إنسان بخيت ناو جبرو ديترمينيزمك ناتواني تكان بخوات بو ريقية كردية ريقية نخد إنسانة حارياق بناو كرد إمروجة چونتو باورمندي كإنسان كردي تواني بوغا كبشر انقياد بروات وإستا جحراوي كرياغا كنغدي أكيتو قرقت بي قريني توسر كرديتكي تا بزانيت وغافل نويلويك أو أتوانيت بيقوريت أتواني بيقوري ندسي بيد صلاته نشارك كسناكات بويا أو كسي واحد ككرديتي كرقس الزوان أبي زوانك كزوان قصد نمعنا لما واجهي الزوان هاي معنائية كتعبير ل أوجور نقاها أكن أدوريت چونتو لدو بيجي جورا وجور خريكين وارد داستانك تو استل بيجي حاكمي كتبي داغا بسرتا خريكي خوت خويني تو لبيجي حاكمي كمن لم جهانا بوني كم بوغا نية نك أمانة قشنقنين نك خوشنين لذت بتو نادات أكثرية مردم كرتابر لوي آلو دبيوه بآموزش و پرورش تابر لوي آلو دبيوه بدسگاه الراديو هنر موسيقائي الرسمي خوين أدا لم ترهاته لما لذتي أورد إجنا يستجبرون لا أواني و نخرياقنا مدرسة نخرياقنا سبر شابول ساتلايت وتلفزيون فاسد كر أما يبولي بالمزان حزب ما أكا يا حزب الشعر خيامك أما يبولي حزو ماكا شنو زوان قصده او انسانك سرفا قصد من ده وقصدكيش حتما مادية وتمام وجودي شي لما اقريد
دەرگیر بوێت تاکە ئەنچێ کە پێش مەرگە بڕواتە ناوە ئەو خەتەرە و شکست بێنێ بە مەرگ تا ئەوەی کە بلەخەرە ڕۆژێک لەم مەواجهەیە جۆرا و جۆرە کورد بێ ئەجەڵ ئەمرێت دانانیشێت ئەو تەقدیر و چارە نووسە کە بۆی هەن نووسیاگە لە ئەدیانە ئیبراهیمی و هندیە محقق بوێت دانانیشێت و بەرە خوا ئەکەوێ و بەرە خوای هندی یەهودی ئەکەوێ مەلەفەکەی زوو تێرێتە بەرەوە بۆ چون ئینسانی یەهودی هندی چاوەڕوانە تەقدیرە لەسەر نووسیاگە خواست و دەستوراتی ئیتاعەت ئەکات تا بڕواتە پێشگاهە ئەو ئینسانە کوردی جۆرێکی تر ئینسانە ئەو ئەزانێ مەرکەز و ئەزانێ مەرگ وجودی تهدید دەکا ئەویش وجودم مەرگ تهدید دەکا تا ئەوەی کە لە مەواجهە ئەو تراژێدیە خوڵقێ بەڵام چۆکی پێنە ئەمەسە کە ئینسانە کوردەکا بە ئینسان تەجروبەیە دەرچوونە لە ئینقیاد جەهانە کوردی جەهانە ممکنە بۆیە دەستگاهە جودۆ کریستیانەتی بە تەمام قودرەت و ئەدا لە جەهانە کورد و گەرەکێکی مەفهومە کورد بکاتە مەفهومە قەوم بۆیە لە گوزەشتە گزارشیان لە کوردەدایان و الأكراد طائفة من الجن أمسيت كرديا وأصبحت عربيا کنون کرد از آن تخمه دارد نژاد بود خانه هایشان سراسر پلاس ندارند در دل ز یزدان هراس نه ئەوەی کە ئینسانە کورد ترس ناناسێ ئینسانە کورد بە ئینقیاد ترس دەرنایێت ترس ئینسان مقەیەد ئەکا ئینسان ئەواتە ناوە ئینقیاد شانی بۆ پانەکاتەوە ئەوێتە کۆیلە ئینسانە کورد ترس ئەناسێت بەڵام لەبەرەوەی ئینسان بمێنێت و ئەڕواتە شەڕە ترسەکانی وەلێ دیگەران هەل ئەون لە ترس ئەوە تەفاوتەسە ئیتر نەیگەرەکە بڕۆیتە دمە زەروانی و میترایی و ئانچی کە جەهانە کوردی ناخولقێنێ ئینسانە قەستمەند ناخولقێنێ حقیقی ترین شتێ کە ئینسان هەسی قەستە ئاغا گیانە زوانە و ئەمە ئینسانە کوردیە فۆرمگەلە جۆرا و جۆر لە جەهان محققەکە ئافرەندن ئەکا هەرکەس بزانۆ جاوگەی شۆنە دوڕ هەم شێرە مەسەن هەم سەیفە سەنگبڕ هەرکەس کەردش کرد چەنەش نەناڵا شینە مەرتەبەت مراتب باڵا سەیاو دە ئەزەل بنمان و هونەر پەیدا بوو شەوکەت شاوی شیرین بەشەر مەیلە بە دەسەڵات مەیلە بە مانەوە مەیلە بە مەواجه بوون و سەپەندنە وجودە خود بەسەر تەمامە ئەم تەقەیۆدانە ئۆسجانە کوردی ئاغای خەیام هیچێکی پێ نییە بێژگە لە ئالوودەکردنە جەهانە کوردی و خەساندنی و تەبدیلکردنی بە جەهانە بۆگەنە هندی یەهودی ئەوەی کە ئێمە حەیرانەکە لەبەرەوەی ئێمە ئالوودەین ئێمە بە عینەکە کورد و نانوارڕینە جەهان ئێمە بە عینەکە یەهودی هندی خەریکی نەنوارڕینە جەهان کە ئەحیانان ویسکی خواردن بۆمان شتە خۆشێکە نەوەی کە ویسکی خواردن عیبێکی تیاوێت ها لەم مەنزەرە کە تۆ خۆت ئەخەسێنی کە لە دەست دەرنەچێ بیرە لە مەرگ نەکەی تۆ کە ئەمری فانی ئەوی یا بیرێ لە مەرکەی تۆ کە ئەڕۆیتە ئەو دنیا خوا حسا و کتاوە لە یەکێشێتەوە یا ئەڕۆی حەلەوی لەخوا
لا ئێوە خۆش.